لەسەرم بابەتە لە کاتێکا داهات بەو ڕێژەیە بەرز بۆتەوە داهاتی نەوت بەڵام لەلایەکی دیکەشەوەیە گوزەرە لە عێراق و لە بەغدا لە ناو پەرلەمان کەیبینن خۆپشاندانی هاوڵاتیانە لە تاو خراپی گوزەرانیان کەمی داهاتیان بۆیە ئێمە میوانداری بەڕێز مەنار ئەلعەبودیمان کردووە کە شارەزای یابووریە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە لە ڕێگەی سکایپەوە سڵاوت لێبێ مەنار پێمان بڵێ بەرزبوونەوەی ئەم دوایە نرخی نەوت چ کاریگەری لە سەرداهاتی تاکی عێراقی هەبووە؟ بەڵێ سلااو و ڕێز بۆی بۆ بینەرانەکانی کوردستان بەسزار بابەتی بەرزبوونەوەی نرخەکانی نەوت دەبێتەوە هۆی زیادبوونی داهات بۆ دەوڵەتی عراقی لە هەمان کاتدا ئەمڕۆ دەبینین عێراق تێکڕای داهاتەکان لە مانجێکدا دەگاتە نزیکەی 10 میلیارد دلار بەواتەی 15 تریلیۆن دینار لە مانجێکدا ئەمە داهاتی نەوتە ئەمە هەمووی خەرز ناکرێت بە شێوێکی گشتی چونکە بودجە نییە بودجێ ئەم ساڵ نییە بۆ ساڵی 2022 بەڵکو بە شێوەی گوژمەی جیاواز بە بەژێرەی 112 خرج دەکرێت و بە هەروەها بابەتی یاسای ئاسایشی خۆراکەوە دەسەڵاتی داوەتە حکوومەتی عراقی کەوە نزیکەی 30 تریلیۆن خەرج بکات بۆ بابەتە جیاوازەکان بۆیە دەبینین بەشێک لە بڕێک لە پارە بۆ دەوڵەتی عراقی مەڵی ماگانە دابین دەکرێت کە ناگاتە کۆی ئەو بابەتەیەکەوە خەرج دەکرێت لە کۆی داهاتەکان بۆ سەرجەم کارتەکان بێگومان ئەمە هەروەکو باسم کرد دەبێتەوە هۆی بەرزبوونەوەی زیادبوونی داهات کە دەکرێت لە ساڵانی داهاتوودا بەکار بخرێت بەگەر بخرێت ئەو کاتێکەوە بودجە دەبێت بۆ ساڵی 2023 بەڵام ئەمڕۆ بێگومان بە دڵنیاییەوە بودجەی ساڵی 2022 شتێک نییە بە ناوی بودجە بۆ ئەم ساڵە بەڵام چاوەڕوان دەکرێت بۆ ساڵی 2022 کەەوە بودجە بێت ئەگەر چی ترسی هەیە کە بودجە نەبێت بۆ ساڵی داهاتوش چونکە بودجە پێویستی بە بوونی حکوومەتێکی هەڵبژێدرا و حکوومەتێکی بەهێزەیە تاوەکو ئەم ساتە ئێمە لە سەرەتای مانجیە هەشداین بەڵام دەبینین بودجە نییە ئێمە لە چارەکی کۆتایی ساڵ داین هیچ شتێک لە ئارەدانیە بۆ پێکەێنانی حکوومەت بۆیە ترسێتەوە کە ساڵی داهاتوش دەتوانرێت بۆ ساڵی 2023 عراق بەبێ بودجە تێپەڕێنێت مادەم باسی بودجاکەی کەواتە نەبوونی بودجە بۆ ئەم ساڵ و ڕێکنەخستنی و دانەنانی و یاخود بڵین ئەوەی ئێستا ئەگوزارێت تا ئێستا نانتوانێت حکوومەت پێک بێنن بودجە دابنێن کاریگەری دوورمەودای چییە بێت لەسەر ئابووری عێراق لەسەر گەشەی ئابووری عێراق لە داهاتووی دوورە نەکا نزیک کە ئێستای بینین چی بەسەریت بەڵام لە داهاتووە چی بەسەریت ترسەکە وەکو باسم کرد ترسەکە ئەوە نییە بڵێن تەنها بۆ بابەتی بودجە ساڵی 2022 ئێستا نیگەرانیەکە بۆ ئەوەیە کە ساڵی داهاتوش عراق بودجەی نەبێت ساڵی 2023 چونکە وەکو گوتم بودجە پێویستی بە حکوومەتێکی هەڵبژێردرا و حکوومەتێکی بەهێزێت تاکو ئێستا حکوومەتێک نیە لە عراقدا هیچ دەست پێش خەرێکیش نییە بۆ پێکەێنانی حکوومەت بۆی ئەگەر هاتو دۆخەکە بم شێوەیە بەردەوام بێت ئەوە ساڵی 2023 عراق بودجەی نەبێ ئەو کاتەش بەڕاستی ناتوانین سوودە و داهاتە زۆرە وەربگرین کە ئێستا لە ئەنجامی بەرزبوونەوەی نەوت لە عراق لە ئارادا هەیە تەنها پارە کۆ دەکرێتەوە بەبێ ئەوەی حکوومەت بتوانێت خەرجیان بکات ئەمێ کێشەکە بەبێ بودجە ناتوانێت خەرجی بکاتە بۆیە ئەم با پارێ دەمێنێتەوە بۆ ساڵی داهاتوو بۆ ساڵانی 2025 ئەم ساڵ بەڕاستی ناتوانین سوود لەم پارە زۆرە وەربگرین ساڵی 2023 لە هەمان کاتدا ترس و نیگەرانی هەیە کەوا سوود لەم پارە زۆرەی داهاتینەوە وەرنەگیرێت باشە بەڕێز مەنار ئەو گرژی و ئالۆزەی کە ئەم دوای عێراق هەیەی چ کاریگەری لەسەر کەرتی نەوت هەبووە ئایا ئەو کۆمپانیانەی کە کارەکەن لە عێراقدا دوو دڵە بن یاخود نادڵنیاییان لا دروستە بێت و دەست لە کارەکانیان بکێشنەوە بڕۆن و زەرەر و زیان بەو کەرتە بگات
بەڵێ کاریگەری سیاسی و ئاڵۆزە سیاسیەکان هەمیشە کاریگەریان هەیە لە دوو بابەتی جیاوازدا. هۆکاری یەکەم ئەو قەبارەی وەبەرهێنان لە نێو وڵاتدا، ئەمە یەک. هەر کاتێکەوە ئاڵۆزی سیاسی هەبێت ئەوە وەبەرهێنان سەرمایە دوور دەکەوێتەوە لە وڵاتەدا. بێگومان بەدڵنیاییەوە کاتێکەوە سەرمایی زەبەلاح وڵات جێدەڵێت ئاڵۆزی سیاسی هەیە لە تەواوی کاتەکاندا بەتایبەت لەنەوتدا بەڕاستی وەبەرهێنان دوور دەکەوێتەوە. ئەمە لە هۆکاری یەکەم. هۆکارێکی دیکە ئاڵۆزی و پشەوێ سیاسیەکان بە شێوەیەکی گشتی دۆخەکە دەشڵەژێنێت، دۆخی وەبەرهێنان دەشڵەژێنێت. وەبەرهێنەری عێراقی لە هەمان کاتدا زیاتر و زیاتر دەست بە پارەوە دەگرێت، خەرجی ناکات. کاتێکەوە وەبەرهێنەری عێراقی یاخود ئەوەی کە پارە خەرج ناکات، ئەمە دەبێتە هۆی چی؟ دەبێتە هۆی زۆرێک لە پوکانەوەی ئابووری لە زۆرێک لە کارتەکاندا لە ئەنجامی نەبوونی خواستێکی ڕاستەقینە لەلایەن عێراقیەکانەوە بۆ زۆرێک لە بابەتەکان. ئەم دوو هۆکارە هۆکاری سەرچین لەو هۆکارانن کەوا کاریگەری لەسەر ئابووری عێراق دەکەن لە بووەدا کەتی نەوتدا. لە کەتی نەوتدا تاوکو ئەم ساتە ئێمە تێبینی ئەومان نەکردووە بابەتی بەرزبوونەوەی نرخەکانی نەوت، کاریگەری لەسەر نرخی جیهانی لە هەمان کاتدا کە پارێزگاری لە قەبارەی هەناردەی خۆی کردووە عێراق. ئەمەوە دەگەێنێت کەوا کۆمپانەکانی نەوت لە بەسڕا تەنانەت کۆمپانەکانی دیکە کە نەوتی عێراق دەکردن ئەوان متمانەن بەوە هەیە کە نەوتی عێراق بەردەوام هەناردە دەکرێت و ناوەستێ وێڕێ ئەو ئاڵۆز و پشەوی سیاسیانی کە هەیە، بەڵام هەناردەی نەوت هەر بەردەوامە. ئەگەر چین پشەوەکان لە بەسڕا دوورە بۆیە کاریگەری لەسەر هەناردەی نەوتی عێراق ناکات، کەواتە کاریگەری لەسەر بازاری نەوتی جیهانیش نابێت. هەناردەکردن بەردەوامە، بەڵام ئایا کارکردنی کۆمپانیەکان بەکوێگات بە تایبەت کۆمپانیا بیانیەکان کە لەم دواییەدا کۆمپانیای تۆتاڵی فەڕەنسی گرێبەستێکی 27 میلیارد دلاری واژۆ کردووە، ئایا ئەتوانێت بەردەوام بێ و کارەکانی بکات یاخود ئەو دۆخی کە ئێستا دروست بووە ئەو گرژیە کاریگەریە بێت لەسەر کارکردنەکەیت و لەسەر کارەکانی و لەسەر وەبەرهێنانی بیانیش بەگشتی؟ بەدڵنیاییەوە ئەکو گوتم کۆمپانیەکان بابەتی وەبەرهێنانەکان عێراق پێداچوونەی ڕەنگە بۆ بکەم لەگەڵ ئاڵۆزیە سیاسیەکاندا، بەڵام کۆمپانیەکان کاتێکەوە بڕیاریان داوە وەبەرهێنان بکەم لە عێراقدا لە خەیاڵی خۆیان ئەوە داناوە کە عێراق زۆر کێشەی هەیە، جۆرێک لە بابەتی سیاسی کێشە هەیە. ئەمە کۆمپانیەکان ئەم بابەتیان حسابی خۆیان کردووە لە ئەمانکاتدا ناکۆچی لەنەوە لە سیاسەکاندا. بۆیە کۆمپانیەکان کەوا لەنێو بازاری نەوتی عێراقیدا کار دەکەن کە بڕیاری وەبەرهێنانیان داوە بەردەوام دەبن لە قۆناغی داهاتوودا بۆ وەبەرهێنانەکانیان، چونکە بەدڵنیاییەوە کاتێکەوە ئەوان خوێندنەوەی خۆیان بۆ کردووە، ئەوان دەزانن کەوا دۆخی عێراق ناسەقامگیرە، بەڵام بەردەوامیش دەبن لە کارکردن وێڕێ ئەو کێشانەی کەوا هەن. بۆیە ئێم پێمان وایە کە کۆمپانیای تۆتاڵ و هاوشەوەکانی کۆمپانیای تۆتاڵ بەردەوام دەبن لە کارکردن، بەڵام بابەتی وەبەرهێنانی نوێ ڕەنگە ئەمە جۆرێک لە پاشەکشە بکات، وەبەرهێنانی نوێ ڕەنگە دوای بخات، وەبەرهێنانی نوێ لە کاتینەوەدا دوا بکرێت تا ئەو کاتەی حکوومەتێکی بەهێز پێک دەهێنرێ بۆ ئەوەی کە لە داهاتوودا وەبەرهێنانی نوێ لە بازاری عێراقدا بکرێت. بەڕێز منار العوبەیدی شارەزای ئابووری لەگەڵمان بووی لە بەغداوە، سوپاس.